هیوادارین هەموو لایەنەکان بە لایەنی حکومی بە لایەنی ڕێکخراوەیی هەمووی بێتە سەرەوەی کە بێتە سلوکێکی ڕۆژانەوای لێ بکەین کە ئێمە کەسێکی دروست بکەین هەر لە مناڵیەوە دروستی بکەین کە توندوتیژی لە ناخیانە بێت تەتەڕفەی کە دوجارە توندوتیژیانە بێ بە سلوکێک ڕەنگە تەتەڕفێکی زۆری تا دروست بێ ڕەنگە بگاتە حاڵەتی ئیرهاب یعنی ئەمە خۆی لە خۆیان کێشەکە لێرابێتەوە. هەڵبەتە هەر چالەکێکمان کردووە هەوڵمان ناوە باڵانسی جەندەری ڕاگرین هەر کارێکمان کردووە باڵانسی جەندەریمان تیاڕاگرتووە ینی نەمان هێشتووە ینی تا ڕادەیەکی زۆر جرائێکی واتۆن بکەین بەرامبەر هیچ خوا نەخواسە جیاوازێک دەرکەین ئەمە کوڕە ئەمە کچە نەگوەکو مرۆڤێکی کاوەی کە مرۆڤێکی دروست بکەین بۆ کۆمەلگا. لە ئێستاە ڕەنگە لە بابەتەکانی شاباسکرابێ ئێمە تەحەڕوشی ئەلەکترۆنی زۆرە توندوتیژی ئەلەکترۆنی زۆرە ئەمە کە پێویستی بەوەیە کە خەڵک هۆشیارکەین لە بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن تەکنەلۆژیای ساڵی حەدیث وای کردووە بەڕاستی تەکنەلۆژیای نوێی گەیاندن وای کردووە کە هەموو کەس بێزار بکە ینی بێزارکەرەکان زۆر بوون هیوادارین ڕاگەیاندن ئەو ڕۆڵە ببینێ کە هۆشیارکردنەوە لە بە یاساکانی کە چۆن مامەڵە لەگەڵ خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردنەکە هەروەها چۆن بەکاری بێنین ئەم سۆشیال میدیایە چۆن وای لێ بکەین بۆ بەختەوەری ژیان بەکاری بێنین نەک بێتە بە نەقمەتێک لە ژیانە. بە بۆچوونی من تا بیرروبۆچوونەکانمان زیاتر چڕکەینەوە لەسەر ئەم خاڵە هێشتا ناگەینە ئەنجام لەبەرەوەی شتەکان نسبیە هەیە تێگەشتنی هەیە بۆ ژن بە شێوازێکی تر هەیە زۆر بە قوڵی بەمانایەکی ئاسان ئێستا بۆ نمونە من مناڵەکانی من کوڕن دائیمە هەوڵەیەم کە مەسەن ئەو مامۆستایی کە دەرسی بی ئەڵێتەوە کە کوڕە کە پیاوە لەگەڵ ئەو ئافرەتی کە دەرسیش بێتەوە ئەو ژنەش وەکو یەک سەیریانکە یعنی نەڵێ ئەمە ژنە باشترێکە لەو یا ئەو پیاوە باشترێکە ئەبێ هەردووکیان وەکو یەک سیرکە حتا لە کارکردنیانە لە ماڵە ئێمە ژنان خزمەتیانەکەن ینی خاتونێکی خزمەتیانەکە پێم خۆشە خۆیان هەسن ئیشی خۆیان کەن خۆیان قاپی خۆیان بەرنەوە مەربەس ئیشی ژن نییە بۆ ئەوی ئەو مناڵەش کەسبێنێ چوە خێزانی خۆیەوە فەرقی کوڕ و کچەکەی نەکا خۆی ئامادە بێ ڕۆژە خواردن بۆ مناڵەکانی دروستکە لە باتی خاتونەکەی یاخود بابراکەی لە باتی خوشکەکەی ئیشی ناو ماڵەکە بکە زۆر ئاساییە کو سەرەتایی کە فێ ئاماژە وەکو ئاماژەیان بێکن کە ئەمە مەسەن خۆی بەکاری خۆی هەڵستێ ئەمە نابێ هەر دادەکەی بۆی بکات کە ژنە لە خزمەتیەکە بەس ئەونا وەکو ڕاهێنانێکی سەرەتایی ئێمە پێ ئاماژیان بۆ ئەوین وەڵام لە هەمان کاتیشا من ئەبینم زیاتریش و زیاتر تاوانەکان بەرامبەر ژنانەکرێت یعنی لە ڕادەیەکە کە تا ئێستا لە باتی چارەسەر کرێ من هەستم بە ینی هەنگاو نراوە بەس چارەسەری بنەڕەتینە دۆزراوەتەوانێت تا ئێستا چکە ڕۆژانە مەسەر ئەبیستی لێرە و لەوێ ژنێ ئەکوژێ ژنێ بە تاوانێ سزا ئەدرێ ژنێک ئاوا ژنێک ئاوا ئەمەش ئیسپاتی ئەو قسانەیەکە نەیتوانیوە ئەم هەوڵانی کە ئەدرێ لە بەرەنگاربوونەوەی دژ بە ژنانە نەیتوانیوە چارەسەری بنە بڕی بکە بەس ئەتوانم بڵێم ینی مەسەن هوشیارێکی یاوە کۆمەڵگە کە ئەبێ لێرا بستۆ بکە ئیتر لەم حاڵەت